بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. قيشتنا بابة الوقف طبعا القرآن ده وقف بسيدة وتره، يعني راوستان لسر وشيك و هناسە خواردنەوە لەسەری، بەڵام بەنیازی ئەوەی کە جارێکی دیکە لە هەمان کاتدا دەست بە قورآن خوێندنەوەی بکەیت. وایە قورآنی دەخوێنیەوە لە شوێنێک خەریکە ماندوو دەبی، وایە دەتەوێت ئیسراحەتێکی کاتی بکەی، هەناسەیەکی هەڵکێشی، وایە ئەو جار ڕێک دەست پێ بکەیەوە. بەو جۆرە وەستانەی دەگوترێ وەقف. وازحە؟ جا وەقف دوو بەشە. طبعا بەشێکیان ئەوەی چۆن بوەستین، علاقەی ئەوە نییە کەلیمەکە معناکەی تەواو بووە یا تەواو نەبووە، بە کەڵک دێ یا بە کەڵک نایە. گرنگەوێت تۆ هەناست پێنەوە ماندوو بووی، دەتەوێت ڕاوەستی لەسەر کەلیمەی. چۆن لەسەر کەلیمەی ڕاوەستین؟ حرەکەکەی بخوێنینەوە وەک خۆی و بوەستین، یانەوەتە حرەکەکەی دەستکاری کەین و بیگۆڕین، یا چەند شێوازی گۆڕینی حرەکەی کۆتاییمان هەیە. عەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵاه الله. حاڵین لێ تەوان بە هیچ شێوەیەکی دروست نییە حرەکەی کۆتایی کەلیمەی وەک خۆی بخوێنینەوە هەناسە شەڵکێشین. حاڵی ناکرێ بڵێ ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين، وایە فيه هدى کەسرەکەش بخوێنیەوە، یان بەنمونە بسم الله و الحمد لله بەنمونە بتەوێت بسم الله الرحمن الرحيم، کەسرەکەش بخوێنیەوە هەناسە شەڵکێشی. هەر کاتێک ویستمان لەسەر کەلیمەیەک هەناسە بدەین، هەناسە هەڵکێشین، بەو جۆرە وەستانەی دەوترێت چی؟ الوەقف. دووسێ وشەیکەمان هەنەها، سەکتە و قەتعیشمان هەنا، بە کوردی هەر بە ڕاوەستان تەرجمە دەکرێن، بەڵام لە مستەڵەحی قورئانی و تەجویدیدا وەقف ڕاوەستانێکی کاتیە، هەناسە خواردنەوەیەکە پشوێکی کەمە، بۆچی؟ بۆ ئەوەی جارێکی دیکە بتوانی کەلیمەکانی دوایی بەیەکەوە ببەستیەوە و بەیەکەوە ڕەبت بکەی. وازحە؟ ئێستا پێناسەی وەقف بکەین دەڵێن چی؟ ئەنی ڕاوەستان و هەناسە خواردنەوە لەسەر کۆتایی وشەیەک بەنیازی دەستکردنەوە بە قورئان. وازحە؟ پێشەوەی بچینە سەر جۆرەکانی، هەرچی کەلیمە هەیە لە قورئانەدا ئاگاتان لێی بێ، دەبێ هەم بزانین لەسەری ڕاوەستین، هەناسەی لەسەر هەڵکێشین، هەمیش دەبێ بتوانین وشەکان لێک دەینها بە کۆتایی ئاەتەکانیشەوە. هەموو کۆتایی ئاەتێک سونەتە لەسەری ڕاوەستی، وایە؟ بەڵام لە هەمان کاتدا دەبێ بتوانی هەموو کۆتایی ئاەتێک لە سەرەتای ئاەتێکی دیکە بەیەکەوە بتوانی وەصڵیکەی، بەیەکەوە بیبەستیەوە بەپێی ئەو یاسا تەجویدیانەی کە خوێندومانن. کەواتە چەند کەلیمەمان هەن لە قورئانەدا مەرزنیە شوێنی وەستان بن، مەرزنیە لەسەریان بوەستی، بەڵام دەبێ بزانی لەسەر چۆنیان لەسەر دەوەستی ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان لەو شوێنەی هەناست پێنەما. وازحە؟ و بە هەمان شێوە هەموو کەلیمەیەکیش ئەگەر کۆتایی ئاەت و سوورەتەکانیش بێ، دەبێ بتوانین ئاەتەکان یا کەلیمەکان بەیەکەوە وەصڵکەین، بەیەکەوە لێکیان دەین بە کۆتایی سوورەتەکانیشەوە. هەنجا دەرسی ڕابردوو خوێنمان جاری وایە سوورەتێک دەتەوێت ببەستیەوە بە سوورەتێکی دیکە، ها سێ شێوازی هەبوو. وازحە؟ جا ئێستا با بچینە سەر چۆنیەتی دەرسی ڕۆمە کەیفیەت الوقوف الصحیحە، چۆنیەتی وەستانی دروست. چۆن دروستە؟ لەسەر کەلیمەی کۆتایی ڕاوەستین و هەناسە هەڵکێشین. باسەکە لە ئەوە نییە کام کەلیمەیە، هەر کەلیمەیەک ویستت هەناسەی لەسەر بخۆیەوە لە شوێنی کەلیمەکەی، لە کۆتایی کەلیمەکەی هەناسەت نەما. وازحە؟ سێ اختیارت هەیە، دەتوانی بە سێ شێواز لەسەر کۆتایی کەلیمەکان بوەستی. جا هەندێک کەلیمەمان هەیە هەر سێک شێوازیان تێدا جائیزە، هەندێک حرەکەمان هەیە سا پێیاندا دەین، هەندێک حرەکە هەیە دوو شێوازی وەستانی تێدا جائیزە، هەندێک حرەکەی کۆتاییشمان هەیە تەنها یەک شێوازی وەستانی تێدا جائیزە. خاڵی یەکەم چیە؟ الئیسکان المەحض. الئیسکان المەحض واتە کردن بەسکون. الئیسکان المەحض. الئیسکان المەحض یعنی چی؟ یعنی کۆتایی کەلیمەکەی، کۆتایی کەلیمەکە حرفی ئاخری
هەر حرەکەیەک بێ وازحە کە زۆرینەی حرەکەکان دەکرێت بەو شێوازە لە سەریان بوەستین حرەکەکەی لا دەبین لە شوێنی حرەکەکەی چی دادەنین سکوونێک دادەنین سکوونەکە نییە بنووسین ئێمە لە حاڵەتی وەقف و ڕاوەستان و هەناساڵ کێشاندا سکوونەکەی دروست دەکەین وازحە کەلیمەیەک پیتی ئاخری وازحە ناوەڕاست نا وەقف لە ناوەڕاستی کەلیمەیدا مطلقاً دروست نییە بە هیچ شێوەیەکی وازحە لە حاڵەتی ناچاریشدا وەستان تەنها و تەنها دەبێت لە کۆتایی کەلیمەی دابێ کەلیمەش کامانە لە قورئانێدا ئەوانەی لە نووسیندا بێکەوە نەها لە مەعنادا چونکە مثلا سەیەکفیکەهم الله فەسەیەکفیکە وشەیەکە لە ڕووی معناوە فا شتێکە سین شتێکە یەکفیکەهم هەر یەکیان لە ڕووی معناوە شتێکن بەڵام لە ڕووی نووسینەوە لەبەرەوەی نووسینەکەیان حرفەکان بەیەکەوە نووساون ئیلا ئەگەر بتەوێت بوەستی دەبێت گێ حرفی ئاخری کە گەیشتی حرفی ئاخری دەستکاری حرفی ئاخری دەکەین حرفی ئاخری ئیختیاری یەکەممان و ئەوەی کە زۆرینەی قورئان خوێن پەیڕەوی دەکەن و هەر بە زۆریش ئێمە هەر ئەوەی پەیڕەو دەکەین ئەوەیە کە حرفی ئاخری هەرچیەکە ئیلا تەنوینی فەتحە نەبێت دوایە دەیگەینە سەرێ هەر زۆرینەی حرەکەکان لا دەبین لە شوێنی حرەکەکەی چ دادەنین سکوونێک دادەنین کەواتە ئیسکان یعنی بە سکوونکردن کۆتایی کەلیمەکە هەر حرەکەیەکی هەیە دەتوانی نەک دەتوانی واجبە تەمەەن حرەکەکەی لابەی وازحە لە شوێنی حرەکەکە سکوونێک دانەین ئەو کەلیمەیە کەواتە دەبێتە وەستان بە سکوون وەستانێک کە کۆتاییەکەت سکوونێکت بۆ دروست کردووە کە ئەو حرەکانەی سکوونیان تێدا دروست دەکرێت چی بچین تەماشاکە فەتحە کەلیمەیەک فەتحەی هەبێ حرفی ئاخری فەتحە بێ کاتێک لەسەری دەوەستی بەچی لەسەری دەوەستی بۆت هەیە بە سکوون لەسەری بوەستی ها یعلەمونە کۆتایی ئاخیرەکەی فەتحەیە نابێ بڵێ یعلەمونە ما بەینە ئەیدی یعلەمونە ما بەینە وازحە کە ویستت بوەستی دەوڵێسی يعلمون الحمد لله رب العالمين فتحه وایە کاتێک لێکی دەی دەڵێ الحمد لله رب العالمين الرحمن الرحيم گەل لێکی دەی اعتیادیە فتحەکەی بخوێنیەوە دەوێت بخوێنیەوە بەڵام کاتێک هەناسەی هەڵدەکێشی فتحەکەی چ دەکەی فتحەکەی دەگۆڕی بە سکوون ئەوە یەک حرەکەی دووهەم کەسرە بە هەمان شێوە کاتێک لەسەری دەوەستی بۆت هەیە بە سکوون لەسەری بوەستی ها بسم الله الرحمن الرحیم میمەکە کەسرەیە وایە بەڵام کاتێک دەوەستین دەڵێن چی بسم الله الرحمن الرحیم سکوونێکی کامل تەواو وەک ئەوەی نووسرابێ وازحە دووهەم سێەم ضەممە بە هەمان شێوە ئەو شانەی کۆتاییەکەیان ضەممەیە دەکرێت بە سکوون لەسەریان ڕاوەستین ها نەستەعین و ضەممەیە کە دەوەستی دەڵێسی نەستەعین نەستەعین وایە تەنوینی ضەممە بە هەمان شێوە کاتێک لەسەری دەوەستین تەنوینی ضەممە کاتێک لەسەری دەوەستین خەبیڕون بۆ تێ بڵێ خەبیڕون بیما خەبیڕون بیما نا خەبیڕون علیم نا ئەگەر ویستت بوەستی هەناسەی هەڵکێشی دەوڵێتی خەبیر خەبیر کەواتە تەنوینی ضەممەش کاتێک لەسەری دەوەستین دەکرێت بە سکوون لەسەری ڕاوەستین تەنوینی کەسرە بە هەمان شێوە کاتێک لەسەری دەوەستین بەچی لەسەری دەوەستین دەکرێت بە سکوون لەسەری عەلیمین دەبێتە چی علیم علیم کەواتە کردن بە سکوون لە چیدا جائزە لە چیدا دروستە لە یەک فەتحە وازحە یەک کەسرە یەک ضەممە دوو ضەممە دوو کەسرە ئەو حرەکانە هەمویان لە حاڵەتی لەسەر وەستان و هەناسە خواردنەوەدا دروستە بیان کەین بە سکوون
طبعا تنوي أو أجر فتحة به طبعا هر واجبة چونك فتحة تنها سكوني تدا جائزة هیچ شێوازێکی دیکەی تێدا جائز نییە بەڵام ئەگەر کەسرە و ضەممە بن یا دوو کەسرە و دوو ضەممە بن جائزە بکەینە سکون بەڵام اختیاری کەشمان هەنە ئێستا دەچینە سەر اختیارەکانیکە وازحە بۆیە تەنها بە زۆری گرنگی بەو خاڵی یەکەمە بدەن باشە کاتێک لەسەر کەلیمەیەک دەوەستین زۆربەی جارەکان زۆربەی حاڵەتەکان حرەکەکەی لا دەبەین بە گوتن ها بە نووسین نا وازحە بەڵام لە گوتندا چ دەڵێن سکوونێک دەخەینە سەرپیتی کۆتایی سکوونێک کە کەسی بەرامبەرەکەت بە تەواوی هەم سکوونەکەی ببیستێ هەم دەنجی پیتەکەی کە هەڵەیەکی تەوەنزەقە جاری وهەیە قورئان خوێنەکان کاتێک قورئان دەخوێنن پیتی ئاخری جاری وهەیە ون دەکەن نەک حرەکەکەی ها هێندە دەنگی نزم دەکەنەوە إياك نعبد وإياك نستعين ئێستا نونەکەش بزر دەبێ وایە تەوان نەک پیتی ئاخری بۆ دنیا لابە یا خەبیر خەبیر ڕائەکەی لەناو لێو زمانتدا بێڵێ و بزریکەی نا هەم پیتەکە هەم سکوونەکە دەبێ خەبیر یعلەمون عەلیم پیتی ئاخری دەبێ هەم خۆی هەم ئەو سکوونەی لەسەری دروست دەکەین بە جوانی دەریخێن وازحە تەوان ئیسکانەکە لە هەمووان زۆرترە و لە هەمووانی زیاتر عادەتەن پەیڕەو دەکرێت و زۆرینەی قورئان خوێنەکان لە کاتی قورئان خوێندندا ئەوەی پەیڕەو دەکەن بەڵام شێوازێکی کەشمان هەیە ئەوە یەکەم خاڵی دووهەم جۆرێکی دیکەی وەستان پێی دەوترێ ئەڕەوم وەستان بە ڕەوم یعنی چی وەستان بە ڕەوم بریتیە لە دەربڕینی بەشێک لە دەنگی حرەکەی کەسرە و ضەممە بە شێوەیە کەسی نزیک دەیبیستێت و دوور نایبیستێ ڕەوم یعنی گوتنی حرەکەکەی بە چرپە حرەکەکەی دەخوێنیەوە چۆن دەیخوێنیەوە بیکە بە تەقدیری خۆت مەسەلەن ضەممەی بکە بە سێ بەش بوو نو ئەوە ضەممەی تەواو وایە ئەو نووە بیکە سێ بەش یەک لە سێی لابە دوو بەشی بێڵەوە یا هەندێک دەفەرمون دوو بەشی لابە دوو لە سێی لابە یەک بەشی بێڵەوە کە هێشتەوە بە چرپە حرەکەکەی بە گوێی کەسی بەرامبەرتدا بدە کەسەکەت ئەگەر لێ نزیک بێ ئەوە یەک گوێشی سوک بێ وانە چونکە کەسی گوێگران لێشت نزیک بێەوە کار وەکو کەسی دوور وایە بۆیە کەسەکەیە کەسێک ئەگەر لێت نزیک بێ وازحە دروستە ئەو شێوازی وەستانەش جێبەجێکەین لە چی و چیدا لە ضەممە یەک ضەممە یەک کەسرە دوو ضەممە دوو کەسرە وازحە یەک ضەممە یەک کەسرە طبعا ئەگەر دوو ضەممەش بوو یەکێکی هەروە حسابکە هەر نییە هەر دەبێتەوە یەک وازحە ئەو یەکەش لێ دەکەین بەشێکی لە دەنگەکەی لا دەبین دوو کەسرەش کەسرەیەکی بە تەواوی لابە وازحە کەسرەکەی دیکەش گسکە دەکەینەوە کەواتە بۆمان هەیە لەسەر ئەو کەلیمانەی کە کۆتاییەکەیان کەسرەیە یان ضەممەیە باشە یەک دوو کەسرەیە یا دوو ضەممەیە چۆن بۆمان هەبوو بیانکەین بە سکون وازحە چۆن بۆت هەبوو بیکەی بە سکون بە نمونە ئێستا ئەڕەحمانی نونەکە کەسرەیە وایە بۆمان هەیە بڵێن ئەڕەحمان وایە سوڕەتی ئەڕەحمان یەکەم ئاەتی ئەو شەیە شوێنی وەستانیشە وایە چۆن بۆت هەیە بڵێ ئەڕەحمان بیکەیە سکون و هەناسە هەڵکێشی بۆشت هەیە دەنگی حرەکەکەی بێڵیەوە بە شێوازە کەسی بەرامبەر گوتمان ئەگەر لێت نزیک بێ و گوێی سوک بن سەوتی کەسرەکەی ببیستێ بڵێ چی ئەڕەحمانی خستان بیستی کێ گوێی سوک ئەڕەحمانی وازحە بۆ فەحسی گوێی باشنوانانی یان نەستەعین و تەماشاک نەستەعین و کۆتایەکەی ضەممەیە وایە بۆمان هەیە بکەینە سکون مشکلەمان نییە نەستەعین وایە بەڵام چۆن ئەوەمان بۆ هەیە جائیزیشە بە تایبەتی لە ناو قورئان خوێندنەوەیدا ئەو کەسێک کە بە سەریع قورئانی دەخوێنێتەوە یان بە تایبەتی ڕەمەزانانەوەی مسابقەی ختم تەواوکردنێ دەکا بۆ ئەو حاڵەتانە ئیسکانەکە باشە جاری وایە خۆت حازر نەکردووە
اینجا کەلیمە دوا دەیگەینی لە ملاحەزەکان لە ئیسکاندا دەبێت درێژەکەیەوە بەڵام لە ڕەومدا درێژکردنەوەی تێدا نیە ئەگەر سریع بخوێنی هەندێک جار ڕەومەکە ئاسانتر لێ دەردەچی چۆن دروستە بڵێ نەستەعین وازحە بە هەمان شێوە بۆشمان هەیە بڵێ نەستەعین نەستەعین وازحە تا چێ دەزانێ بۆم بڵێ بۆ کەسرە شەروایە حاسدین دوو کەسرە نییە طبعا ئەگەر سکون بێ دەڵێسی حاسد وایە بەس ئەگەر ڕەوم بێ کەسرەیەکی تەواو لابە ئەوە هیچ یەکێک هەر نامێنێ ئەوەکەی کەش بکە سێ بەش بەشێکی لابە یان دوو بەشی لابە یەکێکی بێڵەوە هەتا گسکەتر بێت جوانترە حاسیدی چۆن دوورە حاسد بۆش هێ بڵێ حاسیدی خەبیڕون بە هەمان شێوە دوو ضەممە نییە چۆن بۆمان هە بڵێن خەبیر بۆشمان هەیە بڵێن خەبیر کەس زانی بۆم بڵێ ئەو ڕەومەم بۆ تەطبیقکە هافێ نا ضەممەکەی دەبێ بڵێ بەس بە گچکەی الرحمانی بڵێ دەڵێ چی چرۆ حافیە زۆر تاوە خەیاڵ خان بەسکون وە کامیان بوو وە کامیان بێستە دەبێ بڵێ لێ تۆزێک دراقەوە کە هیچ نەی ڕەحمان زۆر باشە ئێستا ڕەومیش وازحە تۆزێک وردنەوانە پەلەی لێمەکەن باشە شێوازی دووهەم تەمان وەکو عیلم هەر دەبێ بیزانیە ئەگەر تەطبیقیشی نەکەی وایە تۆ ئێستا ئێوە لە قۆناغی کۆتایی تەجویددان ئێستا مەفروزە هەر کامێکتان دەست بە قیرائەی بکە لە ئەوەلی ڕاو یاساکان بە تەواوی جێبەجێکە ئەوە شێوازی دووهەم شێوازی سێهەم وازحە طبعا سکون اختیارێکی کراوەیە لە زۆربەی شوێنەکاندا سکون هەر جایزە وازحە بەڵام ڕەوم تایبەتە بە کەسرە و ضەممەی طبعا فەتحە بە هیچ شێوەیەکی ڕەومی تێدا جائز نییە خاڵی سێهەم ئەو سێ خاڵانەم گە بۆ تێبگەنجام مەجموعەیەک ملاحەزەی تێدانە ملاحەزەکان تقریبا بەس تەواوکەری ئەو خاڵانەنە الئیشمام یعنی چی الئیشمام بریتیە لە وەستان لەسەر پیتی مەضموم یعنی ئەو پیتەی کۆتاییەکەی ضەممەیە نەکردنی بە سکون وازحە وا پیشان دەدەی کە ضەممە دەردەبڕی بەڵام ضەممە دەرنابڕی و لێوت داناخەی ئەمە کە ئەمە تەنها لەو وشانەدا هەیە کە پیتی کۆتاییەکەیان ضەممەیە وازحە کەواتە ئیشمام ئیشمام بۆ خۆی یعنی بۆنکردن چۆن ئەو کەسەی بۆنی شتێکی دەکا خۆی حازر دەکات لێوی خڕ دەکاتەوە یان ضەممە بۆ خۆی لێو خڕکردنی تێدا نییە ئەو کەلیمانەی کە کۆتاییەکەیان ضەممەیە اختیارت زۆرن بۆ تۆ بوو بکەی بە سکون ستا نەستەعین و دیقەتی دەنێ ئێرە لەبەرەوەی کۆتاییەکەی ضەممەیە بۆمان هەوو بکەینە سکون نەستەعین وایە سکونێکی کامل کەس نەزانێ ئەوەی کە بۆ خۆی نەزانێ حرەکەی ئاخری چییە وایە دەشکرێ ڕەومی تێدا پەیڕەوکەی نەستەعین و بە حەستەم ضەممەکەی بڵێن دەشکرێ بیکەینە ئیشمام یعنی چی تەمان خوێندنەوەکەی هەر وەکو سکونی وایە بەڵام لە ناو لێوتدا ئەو کەسەی تەماشات دەکات دەزانێ ئەو پیتە کۆتاییەکەی ضەممەیە دەڵێ چی نەستەعین وازحە بەس بەلێوتەوە نەستەعین خەبیڕون خەبیر وازحە یەک ضەممە و دوو ضەممە فەرقی نییە یەک ضەممە و دوو ضەممە دەکرێت چۆن بۆمان هەبوو بیکەینە سکون ئەوەی اختیارێک وایە بۆمان هەبوو بیکەینە ڕەوم بۆشمان هەیە بیکەین بە ئیشمام خەبیر نەستەعین تاو مەدی پێشخۆی تێدایە بە ئێستا دەگەینە ملاحەزەکان بەس جارێ شێوازی گوتنەکەی چێ بۆم دەڵێ نەستەعینم بۆ بڵێ ئیشمامیکە حافیە نوەکەی هەرمەڵێ نونەکەی دەڵێ وەکو سکون نەستەعین
عافية شيك كارين خان تاو دەستخۆ شەیکە دە بۆم دەڵێ هەر ئەو شەی ئامش لە ڕەومی چتۆ ئەوەکەی کە نابێ سەوتی ئەوەکەی بێ باشە چرۆ نا ئەوە ڕەومە نەستەعین بەس لێوە ئەوە دەکەی باش دەڵێ سروشت خان وانێ ئەوە ڕەو نەستەعین عافیە زۆرتەوە وازحە کەواتە شێوازی وەستانی دروست شێوازی وەستانی صحیح وازحە چەند شێوازە سێ شێواز کردن بە سکون کردن بۆ سکون بۆ هەر سێ حرەکەکەی دەبێ وایە فتحة كسرة ضمة دو فتحة دو فتحنا دو كسرة وضمة روم تايبة بسي بضمة بكسري إشمام تايبة بسي بس بضمة كواتا بيتي مضموم هرسي حالتكي تدا جائزة بيتي مكسور دو حالتي تدا جائزة إسكان وروم بلان بيتي مفتوح هرسيك حالتكي تدا جائزا واضحة؟ کۆمەڵێک ملاحەزەی تێدانا ئەوانەی کە زەڕور بن باسییان دەکەین ئەوانەی زەڕور نین زۆر مشکلە نین ملاحەزەی یەکەم ئەوەمان باس کرد دوو ضەممە و دوو کەسرە لەگەڵ یەک ضەممە و یەک کەسرە هیچ فەرقی نییە وازحە کاتێک پیتێک دوو ضەممەی هەیە یا دوو کەسرەی هەیە کە بتەوێ بە ڕەوم لەسەری ڕاوەستی ضەممەیەک و کەسرەیەکی تەواو لا دەبەی کەسرەی دووهەم و ضەممەی دووهەم بە حەستەم دەخوێنیەوە وازحە لە ئیشمامیشدا تەمەن ئەگەر دوو ضەممە بوون تەنها حسابی یەک ضەممەی دەکەی ئەو یەک ضەممەیەش ناڵێی تەنها لە ناو لێوتدا دەیهێڵیەوە وازحە ملاحەزەیەکی دیکە لە حاڵەتی ڕەوم وەکو حاڵەتی وەسڵ وایە ئەگەر بتەوێت لە کۆتایی کەلیمەیەکیدا بنمونە بوەستی ئەگەر بەهۆی وەستانەوە دەبووە بنمونە مەدی عاریضی سکون لە ڕەومیدا لەگەڵ ڕەومیدا مەدی عاریضی سکون دروست نابێت واضحة؟ چونکە هەموو مەدێکی عاریضی سکون ئەگەر لەسەری بڕۆین دوو حرەکەی وایە کە وەسڵیشمان کرد تەنها و تەنها بە دوو حرەکە بۆ تێدرێژکەوە نەستەعین و ئێستا ئەگەر بە سکون ڕاوەستین تا شەش حرەکەی جایزە نەستەعین وایە بەڵام لە ڕەومیدا چوار حرەکەشی جایز نییە شەش حرەکەشی جایز نییە تەنها بۆ تێ بڵێ نەستەعین واضحە؟ تێبینیەکی دیکە بۆ ئەوانەی حیفز دەکەن کۆتایی کەلیمەکان کۆتایی ئاەتەکان عادەتەن ناوەستی بەڵام زەڕورە ئەو کەسانەی قورئانی لەبەر دەکەن ها ئێستا جزئی عەمەی لەبەر دەکەین و ئەوانەی کە بەتەمای حیفظن باشتر وایە کۆتایی ئاەتەکان بزانن حرەکەکەی چییە بۆی ئەگەر ڕۆژێک پێویستیان بەوە هەبوو ئاەتی پێشەوە لەگەڵ ئاەتی دوایە وەسڵکەن وازحە سام بۆ خۆمە گرفتم هەیە جاری وایە ئاەتێکم لەبەر کردووە کاتی خۆی لەبەرەوەی هەر لەسەری وەستاوم لە ناو خوێندنەوەیدا تەرکیزت لەسەر نییە حرەکەی ئاخیری چییە چونکە ئەگەر بنمونە ئیدغام بێ خۆ تەنوینی کەسر لەگەڵ تەنوینی ضەم وەکو یەک لێک نادرێن وایە تەنوینی فەتحە و تەنوینی کەسرە بە یەکەوە لێک وەکو یەک نین لە کاتی لێکداندا ئیقلابکردندا ئیظهارکردندا وازحە بۆیە ئەوەش تێبینیەکی دیکەیە ئەو کەسەی کە قورئان حیفظ دەکا تەوانەگە حیفزینەکەی لە پێش چاوتە دەزانی حرەکەکەی چێ وایە بەس ئەو کاتێک کە حیفظ دەکەی چاکتر وایە باشتر وایە حرەکەی کۆتایی ئاەتەکان بزانی بۆ ئەوەی ئەگەر پێویستت بە لێکدان وەسڵکردن بوو بتوانی لەگەڵ دوای خۆی لێکی دەی تێبینیەکی دیکە تەبعاً لە حاڵەتی ڕەومدا لە ڕووی قەڵەوی و لاوازی لە ڕووی قەڵەوی و لاوازیەوە ڕەوم وەکو حاڵەتی لێکدان وایە بنمونە فەیەغفیڕوو فەیەغفیڕوو ڕائی لێیە ئەگەر لەسەری ڕاوەستی دەبێتە فەیەغفیر وایە فەیەغفیر چونکە دەبێتە سکون پێشخۆی کەسرێ وایە بەڵام کە لەسەری بڕۆی ضەممەی هەیە بە قەڵەوی دەخوێنرێتەوە وازحە ئەو کاتەی بە ڕەوم لەسەر ئەو کەلیمانە دەوەستی کە کۆتاییەکەیان گۆڕانکاری بەسەردادێ لەگەڵ ڕەومیدا حسابی لێکدان دەکەی نەک حسابی وەستانی وازحە تێبینیەکی دیکە بەعەکسەوە لە ئیشمامیدا کاتێک لەسەر کەلیمەیەک ڕادەوەستین
لە ڕووی درێژکردنەوە حسابی ڕاوەستانی دەکەین چونکە ئیشمام و سکون لە ئەسڵدا هەر وەکو یەکوانە ها بەس ئیشمام شکڵی حرەکەکەی دەمێنێ شکڵی ضەمەکەی دەمێنێ ئێستا نەستەعین و ئەگەر بە سکون بوەستین بۆمان هەیە 2 حرەکە درێژەکەینەوە وایە بۆمان هەیە 4 حرەکە درێژەکەینەوە بۆمان هەیە 6 حرەکەش درێژەکەینەوە لەگەڵ ئیشمامیشدا دەکرێت 2 حرەکە بێ 4 حرەکە بێ 6 حرەکەش بێ وازحە کەواتە ئێستا کەلیمەیەکی وەکو نەستەعین دەزانن چەند شێوازی وەستان لەسەر وەستانی جایزە 7 شێوازی وەستانی جایزە ها 7 شێواز دەتوانین لەسەر وشەی نەستەعین یا هەر وشەیەک کە کۆتاییەکەی ضەممە بێت و ئەوانەی دەبنە مەدی عارضی سکون ئێستا بۆمان هەیە بە نمونە بیکەینە 2 حرەکە و بیکەینە سکون نەستەعین ئەوەی شێوازێک دەکرێت بیکەیە 4 حرەکە و سکون بێ نەستەعین ئەوە 2 دەکرێت بیکەیە 6 حرەکە و هەر سکون بێ نەستەعین ئەوە 3 وایە لە ڕەومیدا تەنها یەک شێوازمان هەیە کە 2 حرەکەیە نەستەعین وازە ئەوە 4 لە ئیشمامیشدا دەکرێت بڵێ نەستەعین ئەوە 2 ئەوە 5 نەستەعین وایە ئەوە 4 ئەوە 6 نەستەعین ئەوە 6 حەود یعنی وازحە ملاحەزەیەکی دیکە تێبینیەکی دیکە تائی مدەوەڕ ئاگاتان لەو ملاحەزەی بێ زەڕوورە تائی مەربووتە تائی خڕ لە هەر شوێنێک لەسەری ڕاوەستای هەر حرەکەیەکی هەبێ تەنها و تەنها جائیزە بەسی لەسەری ڕاوەستین بە سکون و گۆڕینی بەها تائی خڕ تائی مەربووتە ها ئەوەی لە قاعیدە ذەهەبیە و نوورانیە پێ دەگوترێت تائی مەربووتە کەسرەی هەبێ فەتحەی هەبێ 2 کەسرە بێ 2 ضەممە بێ 2 فەتحەش بێ تەنها و تەنها لە حاڵەتی وەقفدا نەک دروستە واجبە تاءەکەی بکەین بەها وهەئەکەش کە دەری دەبڕین بە سکون دەری بڕین وشەی ڕەحمەتەن کاتێک لەسەری دەوەستی دەوڵی چی ڕەحمە الصەلات تو وایە دەوڵی چی الصلاة الصلاة الزكاة واضح وانيا تائی مدەوەڕ تائی خڕ هەر کاتێک لەسەری ڕاوەستای هەر حرەکەیەکی هەبوو تاءەکەی نقطەکانی لابە واضحە کۆتاییەکەشی بکە بەچی بکە بە سکون تێبینیەکی دیکە بەڵام ئەو تاءە ئەو تائی تەئنید بێیان هەر تایەک بێ فەتحەی هەبێ کەسرەی هەبێ ضەممەی هەبێ وەکو پیتەکانی دیکە وایە هەموو حاڵەتەکانی تێدا جائزن بە نمونە دەکرێت بیکەیە سکون ئەگەر ضەممە بوو دەکرێت بیکەیە ئیشمامیش دەکرێت بیکەیە ڕەومیش ئەگەر کەسرە و ضەممە بوون واضحە تێبینیەکی دیکە کوم کومو هومو ئەو ئەوانە ئەو میمەی کە لە کوم و هومیدا هەیە هێندێک زار لە کۆتایی کەلیمەکاندا ضەممەیان لەسەرە واضحە ئەو کوم و هومو عەلەیهیم و کاتێک لەسەریان دەوەستی تەنها و تەنها بە سکون جائزە لەسەریان بوەستی ڕەوم و ئیشمامیان تێدا جائز نییە ملاحەزەیەکی دیکە طبعا هائی ئەوەی کە پێی دەوترێت مەدی سیلە هائی ضەمیر طبعا مجموعە هێندێک لە عولەما دەفەرمون تەنها و تەنها بە سکون لەسەری ڕادەوەستی هائی ضەمیرە ئەوەی کە دەبێتە مەدی سیلە لە حاڵەتی وەقفدا طبعا مەدی سیلەش بێ مەدەکە نامێنێ وایە ئەوەی خوێنمان ئەگەر یا گچکەکەی لە تەنیش بوو یان واوە گچکەکەی لە تەنیش بوو ئەو کەسر ئەو یا واوە تەنها بۆ حاڵەتێکین کە کەلیمەکەی لەگەڵ دوای خۆی لێک دەدەین وایە کاتێک دەوەستینەوە هیچ یا گچکەکە لا دەچێ واوەکەش لا دەچێ حرەکەکەش لا دەچێ وایە لەهو دەبێتە چی لەه وایە بیهی دەبێتە به جا هێندێک لە عولەما دەفەرمون طبعا تەنها سکونی تێدا جائزە مطلقاً لە هیچ حاڵەتێکیدا نە ڕەومی تێدا جائزە نە ئیشمامی تێدا جائزە هێندێکی کە لە قوڕائەکان دەفەرمون هائی ضەمیر هەر جۆرێک بێ وەکو پیتەکانی دیکە وایە بەپێی یاسایەکان دەکرێت سکونیشی بەسەردا جێبەجێ بکرێت ڕەومیشی بەسەردا جێبەجێ بکرێت وازحە ئیشمامیشی بەسەردا جێبەجێ بکرێت ڕەیەکی دیکە دابەشی دەکەن تەوزیعی دەکەن دەڵێن ئەگەر ڕائەکە
پێش خۆی یای ساکن بوو وەکو فیهی یان پێش خۆی کەسرە بوو وەکو کوتوبیهی یان پێش خۆی واو بوو وەکو فەعەلوه ئەوە تەنها بە سکون دەتوانی لەسەری بوەستی ڕەوم و ئیشمامی تێدا نییە ئەوەی پێش خۆی یاە پێش خۆی کەسرەیە پێش خۆی واوە هائی ضەمیریش بێ کاتێک دەوەستی لەسەری تەنها و تەنها بۆ تێبڵێی فەعەلوه کوتوبیه فیه و دەژڵێن ئەگەر پێش خۆی سکون بوو جگە لەیە وەکو منه یان پێش خۆی فەتحە بوو وەکو تەخلوفەه یان پێش خۆی ئەلیف بوو وەکو ئیجتەباه دەڵێن دروستە هەم ئیشمامی تێدا بکرێت و هەمیش ڕەومی تێدا بکرێت کە ئەوەیان لە قیرائەی حەفس عن عاصم کە ئێمە دەیخوێنین زۆرتر پەیڕەو دەکرێت ملاحەزەیەکی دیکە ئەگەر وشەیەک کۆتاییەکەی سکون بوو بۆ خۆی ئێستا باسی سکونمان کرد گوتمان زۆربەی حرەکەکان کە لەسەری دەوەستین دەبێتە سکون ئەیگە بۆ خۆی سکون بوو وەک خۆی دەیخوێنیەوە و هیچ دەستکاریەکی ناکەی وازحە ئەو کەلیمانەی کە حرفی ئاخیریان سکونە کاتێک هەناسەی دەخۆیەوە لەسەریان هیچ گۆڕانکاریەکیان بەسەردا نایانی ملاحەزەیەکی دیکە ئەگەر ئەوانی کە زۆر زەڕوری نەهێندێکیان دووبارە شەرحمان کردوون ئەگەر وشەیەک پیتی ئاخیرەکەی شەددەی لەسەر بوو ویسمان لەسەری بوەستین شەدەکە دەمێنێ یان نامێنێ پیتێکی مشەدەد دەکەوێتە کۆتایی هەستا مستەقەڕون و مستەقەڕون ثم ئاخیرەکە ئینە ئاخیرەکەیان شەددەیە بەڵام جاری وهەیە لەوێ هەناست پێ نامێنێ یا کۆتایی ئاەتە کۆتایی ئاەت هەر سونەتە لەسەری بوەستی شەدەکەی لا ببین یا لا نەبین نەخێر بە هیچ شێوەیەکی شەددە لا ناچێ ئەو پیتانەی کە کۆتاییەکەیان شەددەیە کاتێک لەسەریان دەوەستین دەبێت شەدەکەش بخوێنینەوە کە زۆربەی حاڵەتەکان ها لە ڕەومی باسمان کرد لە ڕەومینا لە نەبڕی باسمان کرد وازحە ها مستەقەڕون دەڵێ چی مستەقەڕ مستقر الحق الحق والحق الحق الحج الحج ثم دەبێتە ثم واضحة ملاحظەیەکی دیکەی ضرور ئەوەیە کە ئەو ماوە باسکەین بەس خوێندومانە لە مەدی ئەی تەنوینی فەتحەمان باز نەکرد تەنوینی فەتحە کاتێک لەسەری دەوەستین چی لێ دەکەین ئیسکانە ڕەومە ئیشمامە کامیانێ تێدا جایزە عەلیمەن ئەها سەدان ئاەتمان هەیە ها سوڕەتی وا هەیە کۆتاییەکەیان بەرە سوڕەتی مەڕیەم وابزەم ئاەتێک نەبێ بە نمونە ئەو چەند ئاەتە هەموو کۆتایی ئاەتەکانی تەنوینی فەتحەیە وایە سوڕەتی بە نمونە ها لە سوڕەتی نەبە وایە مەجموعەیەک زۆر سوڕەتمان هەنە ئاخیری ئاەتەکانیان بە زۆری تەنوینی فەتحەیە کاتێک لەسەریان دەوەستین کامیانیان تێدا بکەین ڕەومی تێدا بکەین ئیسکانی نەڵێ چی ئێستا ئەوەی نەڵێ چی ئەوەی نەڵێ چی نەڵێ چی ئەوە کەواتە تەنوینی فەتحە کاتێک لەسەری دەوەستین دەبێتە مەدی عیوەض یەکێک لە فەتحەکان دەبێتە ئەلیف و واضحە ئەوەی کەیان دەبێتە وەک خۆی دەمێنێتەوە یەکیان دەبێتە ئەلیف واضح عەلیمەن کە بڕۆین وایە بەڵام کە دەوەستی ها عیوەض یعنی لە زیاتی نونەکەی ئەلفێک دروست دەکەین جا ئەو ئەلیفە مەرز نییە هاستا زۆربەی جار هەر لە یاسای عەرەبی وایە تەنوینی فەتحە لەگەڵ زۆربەی پیتەکان ئەلفەکەی لەگەڵ دەنووسرێ ها لە حینجەکردنیشدا ئێستا لە قاعدە ذەهەبیە بە نمونە کە حینجەی ئەوەی دەکات دەڵێ میم ئەلیف فتحتين ميم يعني ألف شي لقلا أو جار فتحتين طبعا ده بتأتي عليما بس كاتك وقف دكي لسري عليما جاري وهي لوي هلا ذكرها ما أن تنويني فتحية لبروي ألف كي لينيا خلقي إما الزور كده وسيد على ما ها سواء وشيء منظور ها دعاء قرآن قريتي لاوانا قرآن خويني ولاتي إما هر هموي ئەوەی کە نەیخوێند بێ ها بە شێوەی علمی نەیخوێن بێ هەمووی بەسکون لەسەری دەوەستن چەندە لە زیاتی وڵێ سەواء لە سەواء ما دوعاء کە ئەو وەستانە تەوەن هەڵەیە ها وەستانی دروستەکەی ئەوەیە بڵێ ماء بەڵام ئیسکان نییە ئەوە مەدی
عیوەڵە دروست دەبێ ما تەنها یەک ملاحەزەتان ئاگالێ بێ ها پێم گوتن لێرە تەنوینی ئەو تا مدەوەرە ئەگەر تەنوینی فەتحەشی هەبێ نابێتە ئەلیف ها تەنها ئەوە ڕەحمەتەن دەبێتە ڕەحم ئەوە یان لە قاعیدەکەی بەدەرە ها تائی مەربوطە کاتێک کە دوو فەتحەی هەنا بەسکون هەم بە گۆڕینی تاءەکە بەها وازحە هەمیش بەسکون لەسەری دەوەستین وازحە کەس پرسیارینی لەسەری ئەو شێوازی وەستانانە بەس خاڵی یەکەم و دووهەم و سێم زۆر ئیهتیمام پێ بدەن باشە کردن بەسکون وازحە لەچی لە هەموو حرەکەکاندا جائزە تەنها لە تەنوینی فەتحەدا جایز نییە وایە ڕەوم و ئیشمام لە چیدا هەیە لە کەسرە و ضەممەیدا هەیە ئاسانە ئیشمام تەنها لە ضەممەیدا هەیە وازحە کەواتە ئەگەر پیتێک ضەممە بوو هەموو شێوازی خوێندنەوەکانی بەسەردا جێبەجێ دەبێ وایە ئەگەر کەسرە بوو دوو شێوازی بەسەردا جێبەجێ دەبێ بەڵام ئەگەر فەتحە بوو تەنها یەک شێوازی وەستانی بەسەردا جێبەجێ دەبێت وازحە کەواتە هەموو کەلیمەکان کاتێک لە قورئاندا دەیانگەینێ زۆر زەڕوورە بزانین چۆن لەسەریان دەوەستین بۆیە عادەتەنەوەی کە بەڵێ خۆت ئەگەر بهیمەوە شێوازەکە بەڵام ئیسکانەکە لە هەمووان مەشهورترە بەڵام گرنگەوە شێوازێک پەیڕەوکەی بۆیە ئەو کەسەی مامۆستایە ئەوەی دەبێتە تەڵەبەی قیرائەی مەفروزە لە هەر کەلیمەیەک لە هەر وشەیەک گومانی لە تەڵەبەکەی هەبێ نەزانێ تاخوا تەڵەبەکەی دەزانێ بوەستێ یان ناوەستێ چاگوایە پێی بڵێ بوەستە ئەگەر معناکەشی غەڵەت بێ جایزە ها دروستە نەگەڕێەوە سەریشیەوە دەرسێکی کە دەگەینە ئەوانە وازحە وە کۆتایی ئاەت سونەتە ڕاوەستی بەڵام مامۆستایەکە دەتەوێت ئیمتیحانت کات دەیەوێت تاقیت کاتەوە پێت دەڵێ بڕۆ بۆی تاقیت کاتەوە تاخوا دەزانی ئەو کەلیمەی لەگەڵ کەلیمەکەی دوای خۆی لێک دەی و بەیەکەوە وەسڵیانکەی ئەگەر سەیری سوورەتی انشقاق كين وبخواننا الانفطار بله أني وكيك لبركن بصر دي خواننا الخواننا وكيف كين أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إذا السماء انفطرت هاسكنا إذا سكاريناك سابو استيو وصلكي وقفكي يا وصلكي هر وكويكا واضحة وإذا الكواكب انتثرت انتثها همزي وصلة أو يعني وايا وإذا الكواكب انتثرت أوش دسكاريناكين وإذا البحار فجرت وإذا القبور بعثرت علمت نفس ما قدمت وأخرت تائرتها وقخوي لبروي كوتايا كان سكونا وصلي كين هر وكويكا هناسيب خوي هر وكويكا يا أيها الإنسان ما غرك بربك الكريم كردن بسي سكون كسرية طبعا اختياري كشم هيا ذكري برا ومجرها بوستن بلمتي بربك الكريم بربك الكريم واضحة الذي خلقك فسواك فعدلك ليرة فتحية تنهاية اختيارتها بس كن في أي صورة ما شاء ركبك بهمان شيء بس يك اختيار كلا بل تكذبون بالدين أو سيا أو سكونا بالدين بس أقاط عن ليبه كاتك بسكون دوستين قلقلة دروزنا بها لقلقلة زور ما دوباره كده وهي ضل بالدين ها بتايبتي كوتاي آيات كان نون وميمن لنوني ده زمان لا نبي بالدين زمان لشويني خد لامه بتها صوت كوتاي ده ميم ليوا ها لميم شيء ضل مثلا ضل وشيء أمان هيان تي أيتي ده زار بابي جيني وإن عليكم لحافظين أو السكون طبعا بوش مان هي فتحية هانت أو ابتداء جائزة كراما كاتبين ناچاری ئەگەر وەستای ئللا بە سکون دروست لەبەرەوەی فەتحەیە
يعلمون ما تفعلون زائزني ها فتحة كش بخوين مو هنا صار كش يعلمون ما تفعلون طبعا نابه ذكري بلم يعلمون ما تفعلون إن ببرا وصان بروم بس كهناسة هالكيشة حركة نابه بمعنى إن الأبرار لفي نعيم ماقاتن لي ودادا خيهتا بلي نعيم أو دبيتا قلقلوش لو دا غلط وإن الفجار لفي جحيم تنويني كسره بسكون جائزة دشكري بلم لفي جحيم بروم بوستم يصلونها يوم الدين وما هم عنها بغائبين وما أدراك ما يوم الدين ثم ما أدراك ما يوم الدين يوم لا تملك نفس لنفس شيئا كام يعني هیچ کامێک نییە لەو سەیانە دەڵێن بەمەدی عیوەض دەوەستین والأمر يومئذ لله أو هاش هاي الله كسرية طبعا ليرة بسكون وستاين بلان برا ومش جائزة صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه